خۆی کێشە هەیە بەتەکید کێشە هەیە کێشەی ئیداری هەیە فشارێکی زۆر هەبووە لەسەر بادینان لەبەرە و هەموو ئاوارە و پەنابەرانەی کە ڕویان لە کوردستان کرد بەشێکی زۆریان لە بادینانن ئوردوگاکان بۆ ئەوانەی کە لە ئوردوگاش نین ئەمە هەمووی بووەتە فشار لەسەر خزمەتگوزاریەکانی دەڤەری بادینان چ لە ڕووی ئاو چ لە ڕووی کارەبا لە ڕووی ڕێگاوبان هەندێک جار ئینتیباعێک هەیە لە بەتایبەت ڕەنگ لە شوێنی تری کوردستان کە هیچ کام لەم کێشانە کێشەی ئاو کێشەی کارەبا کێشەی خزمەتگوزاری لە بادینانە نییە وان نییە مانی خۆم لە قاعەکان بۆ کارەبا ئەبڕا بۆ نمونە خۆ خەڵک باسی کێشەکانیان بۆ ئەکردین هەندێک لەم کێشانە گشتگیرن هەموو کوردستانەگرنەوە ئەرکی حکوومەتە کێشەکان چارەسەرکە خزمەتگوزاریەکان بە شێوەیەکی باشتر و باشتر و باشتر بگەێنێتە هاوڵاتیان و ئێستش کە هیوادارین دۆخەکە بەرەو ئارامی بڕوات ئەشبینین کە دۆخی داراییەکەی بەرەو باشی ئەڕوا ئەبینین بەرەبەرە پرۆژەکانی خزمەتگوزاری بەرەبەرە باشتر پێشکەشەکرێت بۆ خۆشمان وەکو حکوومەت لە چەند ڕۆژی ڕابردووە بەرنامەی خزمەتمان پێشکەش کرد کە ئەولەویەتمان لێرەدا باشترکردنی ئەو خزمەتگوزاریانەیە کە پێشکەشی هاوڵاتیانەکرێ و باشترکردنی ئەو شێوازی مامەڵەیە کە دام و دەستگاکانی حکوومەت ئەیکەن بەرامبەر بە هاوڵاتیان